پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدانی یانەکانی کوردستان لە شاری هەولێر بەڕێوەچوو وەک هەمیشە لە کوڕاندەیانە بەشدار بوون لە کچانیش حوتیانە چەند ژمارەیەکی پێوانەی تۆمار کرا پێشبڕکێکان لەسەر یاریگای فرانسۆ هەریری و کۆلێژی پەروەردەی جستەی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین ئەنجامدران. خۆی ئێمە ساڵانە پاڵەوانێتی هەردەکەینەوە ئەو ساڵ ئەو پاڵەوانێتی ئێستا دەکرێتەوە نیاز وا بوو مانجی چوار بکرێتەوە بەڵام لەبەر کێشەی لایەنی دارایی نەماتوانین مانجی چوار بکەینەوە خۆشبەختانە ئێستا توانیمان بیکەینەوە بەڵام کە پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدان ئەگەر لەو یاریگایانە بکرێتن پێشکەوتنێکی زۆر زیاتر بەخۆیەوە دەبینی لەبەرەوەی یاریگایەکانمان پراکەکانمان باشە شوێنەکانمان باشە بەڕاستی ئێستاش گەرمە ئەگەر بە شەو نەمان کرد باە زۆر کاریگەری دەبوو لەسەر یاریزانەکانمان خۆشبەختانە یانەی کوڕان و حوتیانەی کچان بەشداری کرد ئەنجامەکانیشان زۆر باشە چەند ژمارەیەش پێوانی نوێیان تۆمار کرد و هیوادارین بتوانین بەردەوام بین لەلایەنی دارایی ئەگەر بتوانین تەمویل بکرێن بەردەوام دەبین ئینشاڵڵا لە پاڵەوانێتەکانیدا. یاریزانان دڵخۆشن بە بەشداریکردن لە پاڵانتێکە و بوونی ئەنجامی باش هیوادارن زوو پاڵانتێکە بکرێتەوە تاوەکو بە شێوەیەکی گەرم و گورتور بەشداری بکەن. توانیمان پلەیەکەم بەدەستبێنی سوپاس بۆ ئەڵڵا فەزلی ئەڵڵایە هەمیشە ئینشاءڵڵا توانیمان پلەیەکەم بەدەستبێنی لە گۆڕەپانی کوڕانە ئەوی 400ەکە فی چوارەکە یەکەم جارشمە بەشداری دەکەم سوپاس بۆ ئەو دەستەی کارگێڕی یانەی کەلار توانیم لە چوار یاریە بەشدار بم کە لە دوو دانەیان ڕقەمەم لێدا 400 مەوانە 400 بەرید 100 بەرید 200 و توانیم لە 400 متر و 400 مەوانە ڕقم لێ بدەم. دوای دوو ڕۆژڕکابەری لەسەر زەم پێشبڕکێکانی پاڵانتێکە مەدالیای پلەکانی یەکەم و دووەم و سێم بە یاریزانان درا دواتریش خەڵاتی یانەکان لە کوڕانیانەی کەلار بە 125 خاڵ یەکەم بوو شێروانش بە 105 خاڵ دووەم و هەولێریش بە 89 خاڵ سێم لە کچانیش سیروانی نوێ بە 142 خاڵ یەکەم بوو کەلار بە 115 خاڵ دووەم یانی خانەقینیش بە 90 خاڵ سێم بوو. حسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.